لەگەڵ BBC بوو کە باسم کرد وتم ئێران استغلالی ئەوە کە قومی بە ئیسلامی زەعیفکە ئیسلامیش بە جهەتێکی کەتە زەعیفەکات ئەوە ئوسلوبی ئێران خۆی ئوسلوبی ئیشکردنی ئێران خۆی وایە چکە ئێرانیەکان وەکو کۆمۆنیستەکانن ناتوانن ئیش بن لەسەر سێ هێڵ سێ خەت لەسەر دوو خەت ئیشەکەن لەبەرەوە ئەو گروپانەی کە هەن یا بە ڕەبت بە بەیتڵعات و یا ڕەبت بە قەرارگاوە لەبەرەوە ناتوانن دەوری سێمی بۆ دروستکەن حتا حیزبی شوعیان ڕەبت کردو بە قەرارگاوە حیزبی شوعی عراقی لەبەرەوە ناتوانن ئیش لەسەر ئەو دوو خەتە زیاتر بکەن بۆیە بۆ خۆیان لە قازانجی خۆیان دێن ئەو تەفرەقانە دروستەکەنەوە لەوێ خۆی من نابێت گلەی لە دوژمن بکەین بۆ تەفرەقەمانە خاتە ناو گلەی لە خۆمانەکەین باشە ئێمە و پارتی وێچێتی لە کوردستانە لە باشوورە خۆ قاسم مشتەرەکمانە بوو کۆلکەی هاوبەشمانە بوو ئێستاش خۆ کۆلکەی هاوبەشمان هەیە بەڵام ئێستاش گوێیان بە ئەدەنەڵن نا ئیسلامی زیندوو نەکەنەوە نەڵێن وەڵا ئیسلامی بێنین بۆ ڕامبەر حەشدی وەحشی باشە نەخێر گوێیان بە ئەدەن ناڵن ئەوەش بکەن ئەوە من مردوو تۆ زیندوو ئەیبینی نەتیجەکەش چیە بێت